من ناوم دنيا وماوي لدایک بووی سلێمانی ماوەی 4 بۆ 4 ساڵە چێت لەم بوارەیە کارەکەم کە بوارێکە خۆم زۆرم حەز لێتی و مەجای ژنانە تۆزێ تەعامل لەگەڵ ژنان بەڕای من خۆشە ڕاستە تۆزێک داواکاریمان زۆرەوە بەس ئیشەکەم خۆش ئەوێ و لە بیداتی کارکردنیشمەوە هەر لێرە لەم مەنتیقەیە ئیشم کردو و مرتاحم لەگەڵ ئیشەکەم. ئێمە ئیش لە بواری جانتا و پێڵاو و سەندەل و پاپوج و شتی ژنانە ئەکەین کامل ئیشەکەمان ژنانەیە و سەفەر ئەەکەین ئەچین شتەهێنین شتەکانمان کوالیتی باش ئەهێنین و بۆ نوخبەیەک شتەهێنین شتی باش و بە کوالیتی. زۆر نا هەندێک تەمان بەپێی کەسەکان ئەگۆڕێ هەندێک کەسمان هەیە تۆزێک تەعاملیان قورسە زەحمەتە بەڵام تەحەمولیان ئەەکەین هەندێک جار بیدایەت قورسە بەڵام دوایی کە لەگەڵ ئێمە هەر بە زمانی شیرین لەگەڵ یاڕۆین خانممان هەیە دیێت 10 جانتای بۆ داگرین 10 جار بە زیاتر پێڵاو تاقیەکاتەوە مۆدێل قیاسات بەس من پێشتر پیانەڵێن ئەڵێن بۆ تێ هەموو دوکانەکە داگری هەمووی تاقیکەیتەوە بەس کە ڕۆشتی بڵێ سوپاس هیچ مەکڕە کێشەمان نییە. لە ڕووی نرخەوە توانین بگونجین لەگەڵیانە لەبەرەوەی ئێمە نرخێکی زۆر بەرزمان نییە مەسەلەن من جانتام هەیە زۆر لە خوار دوکانەکانی ترەوە ئەیفرۆشم بە هەمان کوالەتی تەحەداشیانەکەم زیاتر من وەکو خۆم کە ئەوەی کێشەیە لای من خاتونێ گێت ئەم جانتایە ئەبات ئەیبات ئیشەکەی خۆی پێکات بازار و گەڕانەکەی خۆی پێکا میواندارەکەی پێکات دوای 2 ڕۆژ بۆ مێنێتەوە ئەڵێت ببوورامێ بیگۆڕم بیدایەت ئێمە تۆزێک تەعاملمان لەو وەزعەیە نەرمتر بوو ئەمان گۆڕی بەڵام ئێستا 24 ساعت زیاتر نایگۆڕین تەنیا کێشەی گۆڕینم هەیە بەمە بەنسبەت ئۆنلاینەکانیشمانەوە منتیقەی جنوب کێشەمان هەیە لەگەڵیانە داوای پۆستێکەکە پۆستەکەی بۆ ئەنێریت ئەچێتە بەردەم دەرگاکەی پۆستەکە شتاڵە بچڕێ و نایەوێ لەو کاتەیە ئەبێ من نرخی گەیاندنەکە بم یان زۆر جار جوابی تەلەفۆن نایەنەوە تەنیا کێشەم ئەوەیە ئەجینا بەنسبەت کوالیتی و بەنسبەت تەعامل و کێشەم نیە لەگەڵیانە. هەموو عێراق ئەڕوات هەموو عێراق ئەڕوات و منتیقەی جنوبیەکانمان هەیە هەولێرمان هەیە هەموو عێراق بەس لە عێراق دەرچێنە. قورسایی تەڵەبی ئێمە منتیقە جنوبیەکانە لەبەرەوەی هەمومان نەزانین ئەوان بارداراییان باشترە و موچە شتیان لە کاتی خۆیان ناوەرەگرن تەڵەبی ئێمە زیاتر. بەنسبەت جانتاکانی ئێمەوە کوالیتیان زۆر باشە مەسەلەن ئێمە هێرمسمان هەیە و هێرمس ئێستا ئەم ساڵ ترەندە تقریبا و سعری لە لای من لە نێوان $50 کەمترە بە هەمان کوالیتی بە هەمان مواسەفات بە هەمان جلد شوێنی ترمان هەیە داوای $120 لێکات خۆم چوومەتە شوێنەکە پرسیارم کردو وتمە بۆ ئەمە بەوەندە لە بەروی لە فلانە شوێن هێناوە بەڵام منیش لە هەمان شوێن ئەیهێنم ئەو لەبەرەوەی من ئەگەر بێت و بە هەمان نرخی ئەوان بیفرۆشم ئەبێ ڕەچای باری دارایی بکەی خۆی لە ئێستەیە ئێمە موچەمان نییە و زۆر تەسیری بێموچەی تەسیر لە بازاڕی ئێمە ئەکات زۆر خاتونێک گێت پڕ بەدڵ حەزی لەمەیە ناتوانێت لە مانگی کایەک جانتا بکڕێ ناتوانێت دوانسییان بکڕێ من کە ئیفرۆشم بەوە خێری خۆمی لێکم من خێرێکی هەدەفەکەی من خێرێکی کەم و فرۆشێکی زۆرە گرنگەوەی زەبوونم بۆ بێ مشتریم بۆ بێت من 19 ساڵ بووم ئیش ئەەکەم
هەتام تەمەنە و ئەبێت گونجاندنێک بکەی ئامنەمێ بڵێم هاوسەرەکەم زۆر لە پشتمە و زۆر هاوکار مەکات و دوای ئەوەش کارمەندێکمان هەیە لێرە زۆر هاوکارمانەکە بە جددی بەبێ ئەو دوانە من ناتوانم ئەم ئیشانە بکەم لەبەرەوەی ماڵ و مناڵت هەیە و دەوام هەیە و ئەبێ سەفەریشکەی بۆ ئەم شتانە مەسەلەن جانتاکانمان و وەجبەیەکمان لە تورکیا ئەهێنین باشە وەجبێکمان لە شوێنی کتر ئەهێنین ئەبێ بڕۆین بۆ پێڵاوەکان هەمان شت مەسەلەن ئەم جانتایە کە چوون کڕیومە ئەمە دەعدەدم مەسەلەن هێناوە لە دوکانێک هێناومە ئەمەم هێناوە دەعدەدمێناوە لە دوکانێکی تر هێناومە و دووبارەکەشی ناهێنمەوە جانتا کڕینەکان زۆر هیلاکمەکە لە کاتی سەفەرکردنە چونکە ئەگەڕێم دوکان بە دوکان بە کوالیتی باش نەبێ نایهێنم. بە دڵنیاییەوە لەبەروی من ناتوانم هیچ سەفەرێ بە تەنیا بکەم و زۆر زەحمەتە لە وڵاتێکی وەکو تورکیا ئافرەتێک بی بە تەنیا بڕۆی بۆ شتکڕی زۆر قورسە بەڵام بە بەردەوامی لە پشتمە بە بەردەوامی بێکەوە ئیشەکانی ئێراکەین. تووشی بۆڵە بم لەگەڵ یا لەبەرەوەی ناتوانم تۆزێک هیلاک ئەبم لە ڕۆیشتن وەکو سەلیقانە سەلیقەی زۆر جوانە هەموو جار پێڵێم ئەڵێم سەلیقەی نسوانە جوانە شتی جوان هەڵەبژێرە یعنی کاچین بۆ شتکڕین بەڵام کێشەکەمان ئەوەیە هیلاکێکە ئەو باشترە من زوو هیلاکە بم پێڵاوکانمان تورکیا لە 100% هەموویمان تورکیا هەندێک جار هەیە شەریکات هەیە عەرزە بۆ ئەکات ئەڵێ من ئەمە ئەوم هەیە بۆت ئەنێرم مەرج نییە من هەموو ئۆردەرێکم خۆم سەفەری بۆ بکەم بۆ پێڵاوەکان بۆ جانتاکان مستەحیلە ئەبێ سەفەر بکەی بەڵام بۆ پێڵاوەکان من شەریکێک مەسەلەن لەگەڵ چەند شەریکێک لە تورکیا ئیشەکەم ئەو هەموو مەوسمێک کە مۆدێلی تازە دەرئەچێت گروپی وەتساپ هەیە لەگەڵ تەلیگرام بۆت ئەنێرێت ئەڵێ من ئەم مۆدێلانم هەیە و بەم نرخە هەمە ئەو کاتە تۆ ئەبێ داوای کەیت و قیاساتی هەیە مەسەلەن پێت ئەڵێ ئەمە مەسەلەن ئەم مۆدێلم هەیە ئەڵێ لە 36 هەتاوەکو چلم هەیە چەند عادەتی ئەوێ و مەجبوریشی سێتی کاملیان لێ بکڕی کە ئەمە بکڕی ناتوانانی بڵێ جووت و دوو جووت سێتێکمان هەشت جووتە ئەبێ سێتی کاملیان لێ بکڕی بەڵام هەندێک شەریکاتی تر هەیە مەسەلەن سینین کە عەرزە بۆ ئەکەن پێت ئەڵێ 24 جووتم هەیە 24 جووتی هەیە ئەلوانە بە دڵی خۆی ئەیاتێ وەکو ئەوە نییە کە خۆت ئەیکە لە تورکیا ئەیکڕیت ئەلوان خۆتە لێبژێری ئەو ئەلوان بە دڵی خۆی ئەداتێ 5 ئەلوان تاتێ مەسەلەن زۆر جار سپینا ڕوا لەم مۆدێلە ئەو سپیش دەیاتێ. بازاڕی ئێمە بۆنەکان مەسەلەن لە جەژنەکانە جەژنی ڕەمەزانمان هەیە و جەژنی قوربانمان هەیە زۆرترین شەوەکان تایەکی شەو دوو شەو ئەمێنینەوە لێرە بازاڕی باشە و کاتی تەخەڕوج بازاڕمان باشە کاتی مناسەباتەکانمان هەیە و ئەکسەریەت مەوسم گۆڕین لە مەوسم گۆڕین و زۆربەی جاریش داشکاندنەکەین ئێمە پێیجەکانمان ئەلحەمدو شکر بە قووەتە لە پێیجەکانەوە داشکاندنەکەین کە داشکان نەکەین ئاتەن خۆمان زین خانمان حەزیان لە داشکاندنە وەکو خۆم زۆر سوودم لە سۆشیال میدیا وەرگرتووە و بۆ ناساندنی کاڵاکانم بۆ ناساندنی شوێنی کارەکەم و بۆ ئاگادارکردنەوەی کڕیارەکانم مەسەلەن ئەمڕۆ ئەم مۆدێلە تازەیەم بۆ هاتووە ئەمڕۆ داشکاندن لەوەیە ئەکەین و فۆلۆوەرسەکانشمان ئەلحەمدو شکر ماوەی 4 ساڵە تا ئێستا تووشی هیچ کێشێک نەبوو لەگەڵ هیچ فۆلۆوەرسێکمان.
خانممان هەبووە هەندێک جار خانممان هەیە یەت مەسەلەن یەت ئەم جانتایە بکڕێ پارەی ئەم جانتایی پێیە حەزی لە پێڵاوێکی شە لەگەڵیە و توێتی بۆم دانەیەمەوە و تومە نە بیبە ئەگەر تۆ من ئەزانم تۆی ئەوە نیت سیقەیەکی ئێمێڵم تۆی ئەوە نیت بۆ جووتێ پێڵاو نەیتەوە پێڵاوەکە ببە لەگەڵ جانتاکەیە دوای پارەکە بێنە وخوا لە خێری دەرنەکە هەیە خەڵکمان هەیە حەزی لە شتێکە الحەمد و شکر دەستمانە ناوبەڕووی کەس بابەتەکان گۆڕینمان هەیە بۆ مەسەلەی پێڵاو کێشەی گۆڕینم نییە 2 ڕۆژ 3 ڕۆژیشی بەسەرا بڕوات لەبەرەوەی پێڵاوەکە سەیری ئەەکەیت سەیرەکەی چی لە پێ نەکراوە بەڵام جانتاکە ئەتوانێت بەکاری بێنێ و من پێی نەزانم بەنسبەت ئۆنلاینەوە خاتونێک داوای جانتایەک و پێڵاوێک ئەکات پێشتر پێمەڵێت ئەڵێ ئەتوانم بیبینم بیگۆڕم لەو حاڵەتەیە پێڵم بەڵێ بەڵام پارەی گاندنەکە ئەیت و هەندێک جاریشمان هەیە و بە تایبەت ناو شار ئەڵێت ئەتوانی مەسەلەن 2 قیاسم بۆ بنێری سیوەشتێک و سیونوێکم بۆ بنێرە لە بەرەوەی دڵنیانیم کامیان ڕێک بۆمە بێت تاقیەکەم و بۆ تێنێرمەوە و بە شەرکەی تەوسیلەکەڵین جوتێکی ئات و جوتەکەی ترمان بووێنێت تۆ پارەکەی لێوەرەگرێت. بەنسبەت جلدەکانیانەوە خۆی ئەگەر پتوێ جانتایەکی باش و جانتاکی خراپ لە یەک جیاک بکەیتەوە بە چیالەیەکی جیاکەیتەوە پێش هەموو شتێک سەیری شوێنی تەقەڵەکانی ئەەکەی دوورینەکەی جانتای کوالیتی نەبێت دوورین و تەقەڵی دفن نییە و جوان نییە و جلدەکەشی کە سەیری ئەەکەی ڕقەیان یان ئەوتانێ بە دەزلیانێک تێکەچێ زۆر بێ زۆری جانتاش لە تێکچوونە لەم دەستکانەیەوە بێ خانمان بزانن تێکەچێ من ئەم جانتایە ئەم مەسەلەن بە $50 هەمان دیزاین هەیە لە بازار هەمان دیزاین هەیە یا بە 10,000 خاتون هەبوو توێتی بۆ نەخۆ لە بازار هەیە بە 10,000 بەڵام ئەمەی من 4 ساڵ 5 ساڵ بەکارێنی هیچی لێ نایە بەس 10,000ەکە لۆچێ 4 جار بەکاری نێنی تێک ئەچێت و جلدەکانیش سەیری ئەم جلدانە کە نەرمن سەیری ئەم جلدانە بکە زۆر یعنی کوالیتیان زۆر فەرقی هەیە بەنسبەت جلدەکانەوە ئەبێت خۆزگە هەموو خاتونێک کە ئەهاو بۆ جانتا کڕین بیزانی باە کوالیتی جانتاکان فەرقی هەیە بە من مەڵێ لە بازار هەیە بە 10,000 بە جدی و قسێ زۆر ناخۆشە لەبەری من زۆر هیلاکە بم بە جانتا کڕینەوە و خێری ئەخەمە سەر بەڵام خێرێکی کەمی ئەخینە سەر و حەزی شەکەم هەموو خانمێک شیک پۆش بێ بەنسبەت پاکردنەوەی جانتاکانەوە ئێمە لە تورکیا نوع ئیسفنجێکی تایبەتی خۆیان هەیە بە کارتۆن ئەیکڕین و بۆ ئیسفنجە پاکیەکەیتەوە ئیتر ئەشتوانی مەسەلەن بە کلێنسێکی تەرپاکی کەرەوە جلدی جانتاکانی خۆم زمانی ئەوانی خۆمەکەم بە کلێنسێکی تەرپاکی بکەرەوە تاڵ هیچ بە هیچ شێوەیەک چکە من کە مشتریگێتە دوکانەکەی منەوە زمانی ئەوەی ئەەکەم ڕەنگی جانتا زنجیری جانتام هەرچی کێشەیەکێ بە بۆم بێنێتەوە. ئێمە ئەتوانین بڵێن بیانکەین پۆلێنانکەین بۆ 2 جۆر جۆرێکیان گەنجن جۆرێکیشان خانمانی لە تەمەنێکان یعنی مۆزەفە و تەمەنێکی کامڵیان هەیە ئێمە ئەبێت کە ئەچین شتەکردن حسابی هەردووکی بکەین مەسەلەن ئێستا گەنجێک نایەت ئەمە بەرێ بەڵام خاتونێکی سەرور 30 ساڵ بە تایبەتی بۆ ئەم جلدە ئەگەڕێ و بە تایبەتی بۆ ئەم مۆدیێلە ئەگەڕێ ئەڵێ ئەم جانتایە نەرموشلە من ئەمەم ئەوێ مەسەلەن ئەڵێمە زنجیرەکەی ئەمەم ئەوێ لەبەرەوە ئەبێ زۆر حسابی هەموو شتێک بکەین و گەنجەکان ئەم ساڵ ڕەنگی ماڕۆنی تقریبان ترەندە ئەو جانتای هێرمس ئەو تۆری بورجەکان ئەمانە زۆر و بەنسبەت خانمانی شەوە و ئەم ڕەنگە ئەسەلیان زۆر بەلاوە جوانە و ڕەنگی ڕەش و جانتای نەرموشل ئەی شەر پۆلێنانەکەین بۆ 2 جۆر گەنجەکان بچووکیان ئەوێت چونکە جانتاکان مەسەلەن ئەو مۆدێلانەمان هەیە ئەمانە هەمووی گەنجانن بەڵام خاتونێک مناڵی هەیە
خاتونێک مۆزەفە مامۆستایە ئەبێ ئێمە کاچین جانتاکردن حسابی هەموو ئەوانە بکەین ئەڵێ من جانتاکمێ مناڵم هەیە نامەوێت دوو جانتاڵگرم یەک جانتا گەورەی ئەوێ بەس گەنجێکیەت تا 25 ساڵیش ئەڵێ بۆ مناسبەیەک شتێکە چم جانتای بچووکەمە ئێمە ڕۆژانە کەین بۆ دوکان پێڵاوەکانمان سەیری ئەەکەین مەسەلەن مشتریەیەت شوێنی پێڵاوەکە تێکە ئەگەر مەسەلەن خۆشمە مەم خست مشتریەیەت دە شوێنی پێڵاوکە تێکە جانتایەکە هێنێت ئەبات زۆر نۆرمەڵە لە لای ئێمە گرنگەوەی ئەو گلەی لە ئێمە نەبێت ڕۆژانەکەین یەکەم جار چێکی شوێنی شتەکانمانەکەینەوە پێڵاوێک خوار بۆ بێت ڕێکیەکەینەوە پاکردنەوەمان هەیە ڕۆژانە و دیزایانی دوکانەکە مەسەلەن ناکرێت مانگێک ئەم جانتای هەر لێرەیا بێ ئەی بینە ئەو دیو یعنی کەین سیرەکەین لە دەرەوە چی دیارە چی دیار نییە بەپی ئەوە ئەگۆڕێت چونکە دیزاین و ڕووناکی زۆر بۆی هەیە بەنسبەت ئێمە بۆ فرۆشی شتەکەمان هەتا ڕووناکیێکی کاملی هەبێت و هەتا دیزایانی دوکانەکە و گەورەتر و خۆشتر بێ خاتونەکە مرتاحترە باشتر شتەکانە بینێ زۆر جار خاتونێک گێتە دوکانەکە ئێمەوە مەسەلەن ئەم پوتە لێرە دانراوە نایبینێت بە من ڕەن بە منەڵێت ئەڵێت فلانە ڕەنگمەوە مەسەلەن کەعبەکەی ئەوەندە بەرز بێ ئەمەوێ ئەبێ ئێمە بزانین عەرزی بۆ ئەەکەین زیاتر لە چەند مۆدلێکی بۆ عەرزەکەین بۆی ئەو هەڵبژاردنەکەی ئاسانتر بێ و زیاتر ئەوەی کێمە دڵخۆشەکە خانمان کاتێکەیەنە ئەم دوکانەوە و هەر دوکانێکی تر بێ کە خانمێکی شیتیاکە ئەوەیە کە زۆر مرتاحن ئەڵێن ئێمە زۆر مرتاحین کاتێکە چینە دوکانێکەوە خانمێکە بە دڵی خۆمان چیمان ئەوێت داوای ئەەکەین چۆنمان بێت تەعاملی لەگەڵاکەین ئەو ئێمە زۆر خۆشحاڵەکات. زیاتر فلات زۆر لە ئێستایا بازاڕی گەرمە فلاتەکان و لەبەرەوەی زۆربەی زۆری ئەڵێ پشتم ئێشێ ئەوە کالەمان هەیە کالە و پوتی فلات ئەمانە بازاڕیان سەریعە و بەنسبەت کەعبەکانیشەوە مناسەباتەکانمان هەیە مەجبوری کەعب بینی بەرزیان ئەوێ بۆ مناسەبات ئاتەن خاتونەکانمان بۆ جلی کوردی ئەبێت حسابی ئەوە بکەی کە پێڵاوەکڕی حسابی ڕەنگ بکەی و بنسبەت تەخەڕوجەوە ئاتەن بۆ تەخەڕوج ئەمانەیانەوێت ئەم کەعبانەیانەوێت بەرز و مڕیح ئێستای پێڵاوی کۆک و ئەمە چەند سەعاتێک بە پێوە با هەڵپەڕاوەرە و بچۆ لە بروی بنەکەی ڕێکە هیچ ئیزعاج ناکە ئەمانەیان ئەوێ لە بروی ئێمە بەپی تەجروبەی خۆمان و بەپی داواکاری خاتونەکان ئەزانین چیان ئێوە چیان بۆ ئەهێنین جانتای جلی کوردیمان هەیە ئەو مۆدیێلانەمان هەیە هیچ جلی کوردیە نیان جانتایەکمان لەوانە بەرێ ئەمانەمان هەیە بەنسبەت جلی کوردی و ئەلوانە ئەبێ زۆر ئیش لەسەر ئەلوان بکەین ئێستا ئەمە بەردە و ڕاستە نرخەکەی کەمێک گرانە و هەیە مەسەلەن جانتای جلی کوردیمان هەیە بە 10,000 بە 5,000 ئەمەشمان هەیە بە 40,000 بۆ نمونە لەبەرەوەی ئەمە بەردە هەموو بابەتەکان مشتری خۆی هەیە حسابمان بۆ کردووە خاتونێک باری دارایی باش نییە جانتایکی کوالیتی باش و جوانمان بۆ هێناوە بۆ جلی کوردی بە 10,000 بۆ 15,000 حسابی ئەوشمان کردووە خاتونێک هێشتێکی تایبەت و دانسقەی ئەوێ بۆمان هێناوە ئێستا مەسەلەن ئەم فەیروزیە زۆر دانسقەیە لەسەر تەڵەب ئەم جارە هێناومانەتەوە داوامان کردو بۆ خاتونەکانمان ئەبێ حسابی جلی کوردی بکەین ئەبێ حسابی خاتونێک ئەەکەی جلێکی ڕسمی لەبەرە خاتونێک ئەەکەی دەوامی هەیە مناڵی هەیە ئەو مەجاالانە بێ زۆر بیری لێ بکەیتەوە بە کاتێم ئیشاکەی زینەتە نەخێر پێویستە چەندێک پێویستە ئەوەندە زیاتر کەمالیاتە بەڵام پێویستە چونکە هیچ خانمێک نبینیت کاچێتە دەرەوە جانتای پێ نەبێت کاتێکا چیتە دەرەوە بەبێ جانتا شتێکت کەمە یعنی شتێکت کەمە لە چوونە دەرەوە خۆگۆڕینی ئەو ڕۆژەش ئافرەتەکە شتێکی کەما دەجان کێشەی ئەومان بۆ دروستە بێت لەگەڵ مشتریەکانمانە ئەمەنە شتی فەیک زۆر بۆ لە بازاڕە ئەم مۆدێلە ئەهێنیت
باشە من بەجددی ناتوانم ئەمە بم بە 15,000 بە 20,000 لە بەروی هەستەکەم مایەکەی خۆی ئەوە نەیە ئەڵێ لە بازار هەیە بە 5,000 آخر ئەمە نییە ئەم کوالیتیە نییە مەسلەی نەبوونی کۆنتترۆڵێک زۆر کێشەی بۆ ئێمە دروست کردووە ئێمە لە کاتێکا کەشتەکردین لە تورکیا ئەو وازانێ من ڕۆیشتوم ئیتر ئەمە لەوێ لە بازار بووە چۆن ئەو بە ئاسانی بەردەستیەکەوە منش بە ئاسانی ئەیکڕم نەخێر من ئەگەڕێم زۆر هیلاکە بم لە برێ بێت شتێکی باشم دەستکەوێ و ئەزانێ بە ئاسانی هێناومە بۆ ئێرە و یەت دوکانەکەت زۆر جار یعنی نازام لە شتەکەت کەم ئەکاتەوە نازانم تۆ چەند هیلاک بووی بەنسبەت پێڵاوکانمانەوەمە کێشەمان هەیە سێتێک ئەهێنیت جاری وایە سێ جوتی سێ ڕقەمی ئەمێنێت تۆ هەر ناڕوات ئەو کاتە لە خێرت ئەبا بەنسبەت جانتاکڕینەوە ئەچیت بۆ جانتاکڕین باوەڕەکەن بازرگانمان هەیە ئەوێشی لێ کۆنتترۆل کردوین ئەڵێ ئەبێت ئەمە بەس بە من بفرۆشتێ مەسەلەن ئەم مارکێمان هەیە سیلڤەر پۆلۆمان هەیە ئەمە کەسێک ئەیهێنێ بۆ سلێمانی و بۆ هەولێر من لە تورکیا کە کڕیومە بۆشی پێچاومەتەوە بارەکەی بۆ حازر کردوم کەوتومە نەقلیکە بۆ سلێمانی توتی نایفرۆشین بە سلێمانی لە بەروی فلانە کەس لە سلێمانی کۆنتترۆلی کردوڵێ بۆ منە ئەمە کارمەندێکی شۆپەکەی کڕیوە بە پارە کە هاتوومەتەوە سلێمانی چوومەتە دوکانەکەی ئەمە داوای $150 لێ ئەکا لە کاتێکا نرخەکەی لای من 50,000 ئەو داوای $150 لێ کا من قازانجیشم خستۆتە سەر بۆ 50,000 لەبەرەوە ئێمە ئەو کێشانەمان لەگەڵ بازرگانەکانیشمانە هەیە کە ئەچن بۆ تورکیا ئەو کێشانە بۆ دروستەکەن کێشەی گەیاندنمان هەیە زۆر جار گەیاندنمان دواکەوێ لە مناسباتەکانە داوای شتەکەیت یان ئەچی شت ئەکڕی لە کاتی خۆیان بۆ ناگەێنێت من پار بۆ جەژن ئەبووە 15 ڕەمەزان ئەرزم کردا گەشتومەتە 22-23 ڕەمەزان ئەرزم کردووە کێشەی گەیاندن و شێرکەی گەیاندنەکانیشمان هەیە زۆر جار کێشەی پارە حواڵکردنیشمان هەیە ئەو کێشانە ئەوانن کە ڕوبەڕووی ئێمە بنەوە ئیشەکە ئاوا ئاسان نییە کە ئێمەیکەین قورسا و بە دڵنیای شۆپێتانەڵێم هیچ خانمێک لە ئیشەکەی سەرکەوتو نابێت پیاوێکی باش ئیتر مرد بێ باوک بێ برا بێ پیاوێکی باش لە پشتی نەبێت و بە هەموو قەناعەتمەوە هەمیشە قسەی من بۆ من سوپاسی هاوسەرەکەمەکەم بەبێ ئەو ئەم شۆپە ناچێ بەڕێوە ڕاستە وەکو واجهە هیچ دیار نییە هیچ ناکەوێتە ئێرە مەگەم بێت سەرێک لە ئێمە بە بەڵام سەربازەونەکەی پشت ئەم شۆپە و پشت هەموو ئیشەکانی من ئەوە